لیستی نیشتیمان کە تاکە لیستی کوردیە لە نێوان گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی لە سنووری ناوچەجێ ناکۆکەکان پێکێنراوە لە بەرنامەی هەڵبژاردننیدا جەرخت دەکاتەوە کە کار دەکات لە پێناو بەدیهێنانی مافەکانی خەڵکی کورد زمان لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و خزمەتی ئاو نیشتیمانیان بەگشتی. کاندیدی ژمارە سێ لیستی نیشتیمان چارەسەری مەلەفی ئەمنی و بەدامەزراوەکردنی دام و دەستگاکانی دەوڵات لەو سنوورانە بەگرنگ دەزانێت کە ئەمەش یەکێکە لە پێکهێنەرەکانی بەرنامەی هەڵبژاردننی لیستی نیشتیمان ژمارە 183. ئەو بەرنامەی کە لیستی نیشتیمان دایناوە لێرە بەرنمەیەکە پڕاوپڕ بە چۆنەڵی کەم و کورتی و ئەو گرفتانە هەیە کە لە ناوچەکە سەریان هەڵداوە کە ئەویش خۆی بینێتەوە لە سیستەمی حکومڕانی کە ئەمە سێکتەر و ئەمە خاڵی جەوهریە بۆ ئێمە کە پێمان وایە سیستەمی حکومڕانی لە کەرکووک و ناوچە دابرێنراوەکان سیستەمێکی تەواو هەڵە بووە. پێچەوانەکەی پێویستە سیستەمێک بێ کە بە مرکزیەت و بە دامەزراوەی بکرێ. هەروەها پێمان وایە کە ئێمە لە لێرە کێشەی زۆرمان هەیە هەر لە بابەتی دەستوری بە تایبەتی مادەی 140 و کێشەی خزمەتگوزاری و کێشەی ئەمنی و کێشەی نەوت و غاز و ئەمانە ئێمە هەموومە بۆ هەر یەک لەمانە قسەی خۆمان کردووە بە پرۆژەی باشمان بۆی هەیە. بەرنامەی هەڵبژاردننی لیستی نیشتیمان هەروەها پێداگری دەکات لە ئاساییکردنەوەی دۆخی ئەمنی کەرکووک و ناوچەکانی دیکە جگە لە جێبەجێکردنی مادەی 140 دەستور و بەڕێوەبردنی ناوچەدا بەڕێنراوەکان بە هاوبەشی لە نێوان هەرێم و بەغداد. کاندیدانی ژمارە 4 و ژمارە 7 لە لیستی نیشتیمان دەڵێن سێکتەری نەوت و جێبەجێکردنی دەستور و هەوڵدان بۆ نەهێشتنی بێکاری و پتەوکردنی تەبایی نێوان پێکهاتەکانی کەرکووک لە ئەولەوێتی کارەکانی لیستی نیشتیمان دەبێت لە ناوچەکە. ئەوەی ڕاستی بێ لە بواری سیاسی ئێمە بێ ئەگەر باس لە ئەمن و ئاسایش بکەین ینی ئەمن و ئاسایش گەڕانەوەی ئەمن و ئاسایش بۆ کەرکووک و بۆ ناوچە دابڕێنراوەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە و چۆن بارودۆخەکە بگەڕێنەوە بۆ پێش 16 ئۆکتۆبەر لە بەرەوەی دوای 16 ئۆکتۆبەر گۆڕانکاریەکی زۆر بەسەر ناوچەکەی هاتووە. مادەی 140 و جێبەجێکردنی مادەکە ئەمە ئەبێ پێداگرین لەسەر ئەوە و ئەبێ جەختی لەسەر بکەینەوە و قەرەبووکردنەوەی زەرەر ئەوانی کە زەرەرمەند بوونە لە ناوچەی بڵێن 140 هەر هەمووی لە بواری پێکەوە ژیان ئەبێ پردێکی متمانە دروستکرێ لە بینی ئەو پێکهاتانەی کە لە شاری کەرکووک و لە ناوچە دابڕێنراوەکان هەن. وەکو لیستی نیشتیمان ئێمە هەست دەکەین هیوایەک و ئومێدێکی تازەین بۆ خەڵکی بە شەرەفی کەرکووک کار دەکەین بۆ وەدیهێنانی شەفافیەت لە بواری نەوت، کار دەکەین بۆ سەقامگیری ئەمنی، کار دەکەین بۆ گەڕانەوەی شکۆی هاوڵاتیان، پەیوەندی کار دەکەین بۆ خزمەتکردنی کەرتی خزمەتگوزاریەکان، کار دەکەین بۆ بنبڕکردنی و ململانەی حزبی لە دەستگا حکومیەکان، کار دەکەین بۆ گەشەپێدانی بواری ئابووری. لیستی نیشتیمان ژمارە 183 کە تایبەتە بە پارێزگاکانی کەرکووک و دیالە و نینەوە بە گرنگیەوە دەڕوانێتە داهاتوویە و ناوچانە. سێلایەنە بەشدار بووەکەی ناو لیستەکەش هەوڵەکانیان خستۆتە گەڕ تا بتوانن متمانەی هاو نیشتیمانیان بەدەست بێنن و ڕێ لە دووبارەبوونەوەی ئەزموونی ئیداری شکست خواردووی حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بگرن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.